یاری لەشجوانی یەکێکە لەو یاریە تاکانەی کە وەرزشوانان گرنگیەکی زۆری پێدەدەن. زۆری هۆڵەکانی لەشجوانیش گەواهیدەری ئەو ڕاستیەیە کە کەسانێکی زۆر لە شەیدایانی ئەو یاریە بامەبەستی لە شولارێکی ڕێک و جوان و لە هەمان کاتیشدا وەک چارەسەری سروشتی مەشق و ڕاهێنان دەکەن. لە بەرامبەریشدا بەشێک لە وەرزشوانان بامەبەستی بەشداریکردن و بەدەستێنانی ئەنجام و ناوبەنگ دەرکردنیان ئەو وەرزشە ئەنجام دەدەن. لە ئێستاشدا 5 وەرزشوان لە شاری کۆیا سەرقاڵی خۆ ئامادەکارین بۆ پاڵەوانەتیەکی یاری لەشجوانی کە بڕیارە لە سەرەتای هەفتەی داهاتوو لە شاری سلێمانی بەڕێوە بچێت. بەتاکید طموحی بەم هەوو بکە بمە لاعیبەکی لەشجوانی لە شاری کۆیە و کە پلەکی باش بینم. ئینشەڵا پلەکی باش دێنین. ئەم یاریە ئەم پاڵەوانتێ لە شاری سلێمانی دەکرێت ڕۆژی شەممە. بەتاکید خۆمان حازر کردی ئەومان تقریبەوە 2 مانگ دەبی لە تەنشیف داین و زۆریشی لاچین. ئینشەڵا پلەکی باش بەدەست دێنین. قەیرانی دارایی زۆر تەسیر لەسەمەوە بۆ لەسەر لاعیبەکان چونکە بەتاکید کەس یارمەتی نەداین پاڵپشتی نەکردین. ئەوەی پاڵپشتی کردین مامۆستایەکەمانە بەتاکید کەسی تر لەو هیچ ڕۆکە و یارمەتی نەداین. طبعا سەرتاکە دەستم پێکرد ویستم لە شولارێکی جوانم هەبێ ڕێکم هەبێ بەڵام دواتر بەەوەی متمانی ڕاهێنەرەکەمەوە گرنگی پێدانی سوپاس دەکەم لە هۆڵ لەشداین کەیوان ساڵح متمانی پێدان بوو گوتی بەرەو بتوڵە تەماحی بتوڵەی دامێ بۆ قەیرانانەوە کە لەسەر ڕێمانە هەرتوانیمانە کە بەرەو بتوڵە بچین. گرنگ بەشداریکردنە گرنگ نەتیجە نیە بەس ئینشەڵا نەتیجەشی باشمان دەبێت. کەیوان ساڵح کە سەرپەرشتیار و ڕاهێنەری ئەو یاریزانانەیە جەخت لەسەر ئەوە دەکاتەوە کە بتوانن ناوی شارەکەیان لەو جۆرە پاڵەوانێتیە بە بەرزی ڕابگرن. 5 لاعیبم حاضر کردووە بۆ بتوڵەی سلێمانی و بتوڵەی عێراقشمان ئینشەڵا ئەبێت زۆر باشی ئامادە بوون و بە جورئەتێکی و بە قووەتێکی باشەوە ئینشەڵا ئەچنە سەر ستێج. هەرچەند ئەو وەزعانەی ئێستا ئەو قەیرانی دارێوانە تاسیری هەبوو لە سەریان بەزەوان کۆڵیان نەداوە هەر ریاضی خۆیان کردو زۆر بە جوانی. ئینشەڵا نەتیجەی باشیش دێنین. ئامانجمانەوەی ئەم یاریە هەستێنینەوە ئەم یاریە تۆزێ دەرخەین خاصن لە شاری کۆیە. هیواتمانەوەیە کە سەری کۆیە بەو لاعیبانە بەرزکەین و ئینشەڵا لاعیبی چاکتری دروست دەکەین ئینشەڵا تا بتوڵەی عێراق و ئاسیا ژار ناوەسین. ئامادەکاری و بەشداریکردنیان لەو پاڵەوانێتیە لەسەر ئەرچی خودی یاریزانەکانە و هیچ لایەنێک هاوکاری نەکردوون و تەنها خۆشەویستی یاریەکە وای کردووە ئەوان زاڵ بن بەسەر هەموو گرفتەکان و لەسەر و هەمیانەوە قەیرانی دارایی کە بە جۆش و خرۆشەوە وێزگەکانی ئامادەکاریان تێپەڕاند. کاروان نازم گەلی کوردستان قەزای کۆیە.